بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕا 60. بابەتی شیکردنەوەی ڕوونکردنەوەیەکان. چەند زاراوایەک هەیە، هەرچەندە زۆربەی زۆریان نوێنینە، بەڵام لێرە دیسان زاراوانە گرنگن. یەکەمیان وێنەدار، ئەستونە یان ستونە ڕوونکردنەوەیەکان و هێڵی ڕوونکردنەوەی ئەوجا مەودا. هەرچەندە مەودا زۆر پەیوەندی نییە بەو زاراوانە، بەڵام لێرە نووسیتیان. ئەو سێ زاراوەیە زۆر پەیوەندیان بە یەکەوە هەیە، هەمویان بەکاردێن بۆ ڕوونکردنەوەی زانیاری بە تایبەتی ژمارە و ئامار. ئەو جۆرە لێرە کە دەبینین ژمارەی خوێندکاران یان قوتابیان لەوانەی وەرزش، ئەوە ناوی چیە؟ ئەو جۆرە وێنەیە ناوی وێنەدار. ئەو ناوەیان لێ نایە. وێنەدار هەندێک پێدراو هەیە و هەندێک هێما هەیە. بۆ وێنە لێرە ئەو هێمایە هەیە. ئەو هێمایە چ دەنوێنی؟ لێرە لەو پرسیارەی ژمارەی 2 کەس. هەر یەک هێما واتە 2 کەس، واتە لێرە 2 4 6 کەس. بۆ وێنە لێرە 2 4 6 8 10، دوا لێرەش نیوە، واتە 11 کەس. ئەوها لە جێیەکی دیکە شتەشکە دەنوێنی، ڕەنگە کیلۆمەتر بنوێنی یان کیلۆگرام بنوێنی یان 10 کەس بنوێنی یان بزانە چ دەنوێنی، هەر جارەی شتەکە. دەیانەوێت لەو کتێبەی چ ڕوونکەنەوە کە هەندێک جار دەتوانین ئەو جۆرە وێنانە بەکاربینین بۆ خستنە ڕووی زانیاری، هەتا باشتر زانیاریەکان لە پێش چاو بن، زووتر لێیان تێبگەین و زووتریش شیکاریان بکەین و ئەژمێرکردن دروست بکەین. لێرە نووسیتیان ڕوونیان کردیتەوە هەر هێمای مانای چییە. لێرە 2 کەس نووسیتیان کلێلی هەڵەیە، کلیل، واتە کلیلەکە چییە؟ مانای چییە ئەو هێمایە؟ چونکە لەو کتابەی هەڵە زۆر دەنووسرێ کلیلە، بەخۆی نووسیتیان کلێل. ئەوجا ئێستا ئەگەر پرسیارەکەم لێ بکەن، ئایا لە هەردوو وانەی کاتژمێری 3 و کاتژمێری 4 ئەو کەسانەی کە بەشدار بووینە چەند کەسن؟ ئەمیش دێم تەمەشای کاتژمێر 3 دەکەم، تەمەشا دەکەم زانم چەند کەسن، گوتمان 6 کەسن. کاتژمێر 4 ئەوان چەند کەسن؟ ئەوانیش 11 کەس بوون، چونکە ئێرە ئەو هێمایە بە 1 کەس ئەژمێر دەکرێ، ئەو هێمایەکانیش 2 کەس 2 کەس. ئەگەر بێ و کۆیان بکەمەوە، دەنووسم 6 کۆ 11 دەکاتە 17. لێرە کو نووسیتیان؟ ئەوها نووسیتیان 8 جاران 2 کۆ 1 دەکا 17. لەبەر چ نووسیتیان 8؟ هەمان شتا دەتوانم ئەمن هێمایەکان بژمێرم، 1 هێما 2 3 4 5 6 7 8. 8 تەواو، هەر یەکەی جارانی 2 دەکەم، چونکە هەر یەکەی دەکا 2 کەس، دوایە کۆی دەکەمەوە لەگەڵ 1، چونکە ئەو هێمایە واتە 1، واتە بەو جۆرەش دەبی. ئەوە ناوی چ بوو؟ ئەو وێنەیە ناوی وێنەدار. بێمە لای ستونی ڕوونکردنەوەی کامەیە؟ ئەوەیە ستونی ڕوونکردنەوەی. لێرە دەربارەی خێرایی گیانەوەرانە. ستونی ڕوونکردنەوەی زۆر بەڕوونی دیارە، یەکسەر کامە ستون بڵندتر و گەورەتر بوو ئەوە زۆرترە، چونکە لێرە دەربارەی خێراییە، دەربارەی شێر، فیل، کەروێشک. لێرەش کیلۆمەتر لە کاژێرەک. یەکسەر دەزانم
شێر لە هەردووچیان بەغارترە، خێراییەکەی زۆرترە. خێراییەکەی چەندە؟ 50 کیلۆمەتر لە کاژێرێک. پاشی شێر کەروێشک دێ، کەروێشک خێراییەکەی نزیکەی 35 کیلۆمەترە لە کاژێرێک. ئەو جەفیل نزیکەی 25 کیلۆمەترە لە کاژێرێک. ئەو ستونە ڕوونکردنەوەیە هەندێک پێدراو هەیە، پێدراوە ژمار دراوەکان، نازانم مەبەستی چییە، واتە ئەو پێدراوانەی کە ژمار دراوەکان بەهۆی ستونی ئاسۆیی ئەو ستونە، ئەو جۆرە ئەوها هێڵی ئەوها پێی دەرێن ئاسۆیی، دانانەکەی ئاسۆیە. هێڵی ئەوهاش وەکو عامود پێی دەڵێن، هەندێک کەس ناوی شاقۆلی یان ستونی باشترە، ئاسۆیی ستونی. لێرە ناویان نووسرایە، ناویان لێنایە شاوەڵی. هەست دەکەم ناوەکی زۆر ئاسان نییە فێر بم، بەڵام ئاسۆیی ئاسانە، کەواتە دوو جۆر هەیە، ئاسۆیی و ستونی لە جیاتی شاوەڵی. ئەو جۆرە وێنە ڕوونکردنەوەیە یارمەتی بەراوردکردنی ڕاستیەکانی پەیوەند بە کۆمەڵێک لە پێدراو دەدا. واتە ئەگەرە من بمەوێ بەراورد بکەم لە مابەینی شێر و فیل، بزانم کامەیان خێراترە، زۆر بە ئاسانی دەتوانم بەهۆی ئەو جۆرە وێنەیە بەراوردی کەم. بەڵام ئەو جۆرە وێنەیە ڕەنگە ئاسان نەبی بۆ بەراوردکردن. کەواتە ئەگەر لێم بپرسن ستونی ڕوونکردنەوەی زیاتر لۆ چ باشە، زیاتر بۆ بەراوردکردنی ڕاستیەکان یان بەراوردکردنی ژمارەکان. ئەو جە پاشان نووسرایە کام گیانەوەر لە ڕاکردن خێراترە، شێر یان کەروێشک. هەموو کەس دەزانی لێرە شێر خێراترە. پاشان نووسرایە خێرایی شێر چەندی زیاترە لە کەروێشک. شێر ئەگەر 50 بی، کەروێشکیش 35 بی، 50 دەینم کەم 35 دەزانم چەند خێراترە. دا 5 لێ بڕوا 5، 4 سەی لێ بڕوا 1، 15 کیلۆمەتر لە هەر کاژێرێک خێراترە. پاشان بۆ وەڵامدانەوەی پرسیارەکە سەرنج لە ستونی شێرەکە بدە، خێرایی شێر نووسیتیان کو بەراورد دەکەی. ئەو جا بێمە لای هێڵی ڕوونکردنەوەی. ئەوە هێڵی ڕوونکردنەوەی وەکو دەبینن، وەکو هێڵێک وایە ئەوها، ئەو هێڵە سۆرە، ئەوها ڕاست و ڕاستە، چەماوە نییە، هێڵەکی ڕاستە. ئەو هێڵە ڕاستە ئەگەرە من ئەوها زیاتر هێڵەکەی یان تۆزەک ئەوها هێڵەکی ڕاست و ڕاستە. بۆ چ باشە ئەو جۆرە؟ لێرە نووسرایە بۆ ئەوەی باشە کە ژمارەکان دەگۆڕێن بە پێی کات، واتە هەفتەی یەکەم و هەفتەی دووەم، یان ڕۆژی یەکەم ڕۆژی دووەم، یان کاژێری یەکەم و کاژێری دووەم. دەبینم ژمارەکان دەگۆڕدرێن بە پێی کات. ئەو کات ئەوها باشە. ئەو جۆرە وێنەی بەکاربینم کە ناوی هێڵی ڕوونکردنەوەیە. تەماشای هێڵ ڕوونکردنەوەی بکە بۆ ناوەند، دەتوانم ناوەند ببینمەوە بەو جۆرە. ماوەی ڕاهێنانە وەرزشیەکانی دلێر. وێنەکە دەربارەی چییە؟ دەربارەی دلێرە کە وەرزش دەکا هەموو هەفتەیەک. تەمەشاکەین لە هەفتەی یەکەم چەند خولەک وەرزش دەکا؟ 20 خولەک. لێرە 20 لە هەفتەی یەکەم. هەفتەی یەکەم 1، لێرە 20. لە هەفتەی دووەم دەبی تا 25، کەواتە 5 خولەک زیادی کرد.
لە هەفتەی سێەم دەبیتە 30، لە هەفتەی چوارەم 35، هەفتەی پێنجەم کەواتە هەر هەفتەی بڕوە 5 خولەک زیاد دەبی ماوەی وەرزشکردنی دلێر. ماوەی ڕاهێنانە وەرزشیەکان کە چاوەڕوان دەکرێت لە دلێر لە هەفتەی هەفتەم چەندە، لە هەفتەی هەفتەم چەندە و دلێر ماوەی ڕاهێنانە وەرزشیەکەی هەر هەفتەیەک 5 خولەک درێژ دەکاتەوە. لەبەر ئەوەی ناوەندە ماوەی ڕاهێنانی لە هەفتەی شەشەم 45 و لە هەفتەی هەفتەمیش 50 خولەکە. لێرە وەکو مندام نایە لە هەفتەی لە شەشەوە دەستم پێ کرد چونکە دەزانم هەفتەی پێنجەم نووسرابوو، هەفتەی پێنجەم نووسرابوو 40 کاتە هەفتەی شەشەم دەکات 45. هەفتەی شەشەم 45، هەفتەی هەفتەم 50 خولەک، هەفتەی هەشتم 55 خولەک، نۆیەم ئەوها زیاد دەبی. پاشان لێرە چ نووسرایە؟ مەودا. مەودا مانای چییە؟ مەودا هەمیشە مانای جیاوازی بەینی گچکەترین ژمارە و گەورەترین ژمارە لە پێدراوەکان. بۆ وێنە لێرە گچکەترین ژمارە لە هەفتەی یەکەم 20، گەورەترین ژمارەش لێرە لە هەفتەی شەشەم 45 کەواتە مەودایەکە چەندە؟ 45 دەینم 20 لێکەم دەکەمەوە دەبیتە 25 خولەک مەودایە لە مابەینی کەمترین کات و زۆرترین کات. کاتە لەو وانەیە فێرە چ دەبم؟ فێرە ئەوەی دەبم کامە وێنەی هەڵبژێرم، ئایا ستونە ڕوونکردنەوەیەکان هەربژێرم یان ئەو وێنەدارەی هەڵبژێرم یان هێڵی ڕوونکردنەوەی هەڵبژێرم لە کاتی دروستکرد وەڵامدانەوەی هەندێک لە پرسیار. لێرە نووسرایە ئەگەر بەراوردکردن بوو ئەوە ستونی ڕوونکردنەوەی هەڵبژێرە، ئەگەر لێرە دیتنەوەی ناوەند بوو بزانین ماوەکە چەندە، مەودایەکە چەندە و ناوەندەکە چەندە ئەوەی هەڵبژێرە هێڵی ڕوونکردنەوەی. ئەگەر ئامار بوو چەند کەس یان چەند کیلۆمەتر ئەوەی هەڵبژێرە وێنەدار. ئێستا بچمە لای پرسیار لاپەڕە 61ش کام جۆر لا وێنە ڕوونکردنەوەیەکان باشترە بۆ بەراوردکردنی تێکڕای پلەکانی گەرمە لە هەفتەیەک؟ نووسرا بوو بەراوردکردنی تێکڕا واتە باشترە هێڵی ڕوونکردنەوەی بەکاربێنین. پرسیاری دوو وێنەی ڕوونکردنەوەی پێشوو بۆ شیکاری پرسیاری دوو هەتا سێ بەکاربێنەوەتە لە لاپەڕەکەی دیکە. پرسیاری دوو ناوەندی کاتی ڕاهێنانە وەرزشیەکانی دلێر چەندە؟ مەودای دەگاتە چەند؟ مەودایەکەم شی کردەوە کە 45 کەم 20 کردیا چەند؟ کردیە 25 لە لاپەڕەکەی دیکە شیمان کردەوە. گەر تەمەشاکەین لێرە مەودایەکە چەند بوو؟ گوتمان 45 کەم 20 کە دەکاتە 25. پاشان ناوەندی کاتی ڕاهێنانە وەرزشیەکانی دلێر چەندە؟ ناوەندەکەی چەندە؟ واتە کوو ببینمەوە دەچم
لە هەفتەی یەکەم 20 خولەک بوو دەنووسم، لە هەفتەی دووەم 25 بوو دەنووسم، هەفتەی سێم 30 بوو، هەفتەی چوارەم 35 بوو، هەفتەی پێنجەمیش 40 بوو، هەفتەی شەشەمیش 45 بوو. هەموویان کۆ دەکەمەوە هەتا ناوەندەکەی ببینمەوە دەکا 195. ئەوجە 195 دابەشی شەشی دەکەم چونکە 6 هەفتە بوو دەکاتە 32 خولەک و نیو. ئەوە ناوەندەکەیە. مەودایەکەش لێرە دیتیتمەوە 45 کەم 20 دەکاتە 25 خولەک. کەواتە بە ئاسانی دەتوانم مەودایەکەش ببینمەوە ئەگەر زانیم گچکەترین و گەورەترین ژمارە چەندە. پرسیاری سێ لە کام هەفتە پێشبینی دەکەی کە ناوەندە ماوەی ڕاهێنانی دلێر بگاتە 1 کاژێر. لێرە ئەمە ڕۆنم کردیتەوە هەفتەی 6 دەکات 45 نووسرابوو بەخۆی، بەڵام هەفتەی 7 50، هەفتەی 8 55، لە هەفتەی 9 دەکاتە 60 خولەک، 60 خولەکیش دەکاتە 1 کاژێر. وەڵامەکەم چییە؟ هەفتەی ژمارە 9. لە هەفتەی 9 لە هەفتەی 9 ڕاهێنانی دلێر دەگاتە 1 کاژێر. ئێستا بێمە لای ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. وێنەدارەکە بۆ شیکاری پرسیاری 4 هەتا 7 بەکاربینە. ئەو وێنەدارەم هەیە پیشە و ڕۆیشتن بە پێ. ئەو کەسانەی ئیش دەکەن لە ئیشەکەیان هەندێک جار زۆر پێویستە بە پێ بڕۆن، بێن و بچن، دانەنیشن. ئەوجە لێرە ڕوون کرایتەوە ئەگەر پیشەکە پۆلیسی بوو، پۆلیس بووی، پیشەی پۆلیسی ئەوەندە جارە بە پێ دەڕۆی. هەر یەک لەو هێمایانەش واتای چییە؟ واتە 200 کیلۆمەتر لە 1 ساڵ. واتە ئەگەر پۆلیس بووی چەند کیلۆمەتر دەڕۆی لە 1 ساڵ؟ ئەوە 1 2 3 4 5 6 7 8 8 جاران 200 8 جاران 200 دەکاتە 1600 کیلۆمەتر بە پێ دەڕۆی لە هەر ساڵێک بەهۆی پیشەکە، چونکە پیشەی پۆلیسیە. پیشەی نامەبەر چەند دەڕوا؟ 1 2 3 4 5 5 جاران 2 10 لەگەڵ ئەوەش نیوە واتە 100 10 5 جاران 200 1 2 3 4 5 جاران 200 دەکاتە 1000. ئەو نیوەش دەکاتە 100 واتە 1100 کیلۆمەتر. و پیشەی ڕۆژنامە نووسیش چەند دەڕوا؟ 1 2 3 4 5 ئەویش 1000 کیلۆمەتر. و پیشەی پزیشکیش 800 کیلۆمەتر دەڕوا ساڵێ، چونکە 4 جاران 2 دەکا 8. ئەوجە لێرە وەڵامی پرسیارەکان دەدەینەوە. پرسیاری 4 کام پیشە پێویستی بە پێ ڕۆیشتنی زیاتر هەیە؟ پیشەی پۆلیسی. پرسیاری 5 کام دوو پیشە ناوەندی ڕۆیشتن بە پێ تیایاندا نزیکەی هەمان ڕۆیشتنە، وەکو یەکن نزیکەی. ئەو دوو پیشەیە پیشەی نامەبەر و پیشەی ڕۆژنامەنووس، چونکە ئەو دوو ژمارانە زۆر لێک نێزیکن. کەواتە وەڵامەکە نامەبەر و ڕۆژنامەنووس. پرسیاری 7 پرسیاری 6 هەر هێمای شوێن پێیەک چ دەنوێنێ؟ 200 کیلۆمەتر دەنوێنێ. پرسیاری 7 پزیشک ساڵانە نزیکەی چەند کیلۆمەتر دەبڕێ؟ 4 جاران 200 4 جاران 200 دەکاتە 800 کیلۆمەتر بە پێ دەبڕێ. 800 کیلۆمەتر. بێمە لای هێڵی ڕوونکردنەوەی لێرە. ئەو هێڵی ڕوونکردنەوەیە بۆ
بۆ شیکاری هەشت هەتا 11 بەکاربینا. پرسیاری هەشت سازان خشتەیەکی بۆ خواردەمەنی ڕێکخست هەتا بارستاییەکەی کەم بکاتەوە، واتە هەتا کێشی بێتە خوارێ. لە کام هەفتە بارستایی سازان بە شێوەیەکی زۆر کەم دەکات، واتە زۆر کێشی دادەبەزی دێتە خوارێ. لێرە ئەگەر تەمەشاکەین لە هەفتەی یەکەم کەمبوونەوەی بە لێرە هەفتەکان بە ئاسۆیی بە ستونیش کێش بە کیلۆگرام کەمبوونەوە. لە هەفتەی یەکەم چەند کیلۆ کەم دەبیتەوە سازان 1 کیلۆگرام. لە هەفتەی دووەم نازام ئێرە کوو بخینمەوە، ئایا 2.5 بخینمەوە یان 2 چارەکەک، وابزانم 2.25 بخینمەوە چونکە نەبوویتە نیو، ئەو جە نازانم مەبەستیان نیوە یان مەبەستیان 2.25. هەفتەی دووەم 2.25، هەفتەی سێم 3 کیلۆگرام، هەفتەی چارەمیش چەند 5.25 ئەگەر ئەوها بخینمەوە 5.25 کیلۆگرام هاتە خوارێواتە. لە هەفتەی چارەم لە هەموو هەفتەکان زیاتر کێشی کەم بۆوە، بارستایی نووسرایە لێرە کەواتە وەڵامەکە هەفتەی چارەم. لە کام هەفتە بارستایی بە شێوەیەکی زۆر کەمی کرد؟ هەفتەی چارەم. پرسیاری 9 سازان لە نێوان هەفتەی یەکەم و سێم چەند دابەزی؟ لە هەفتەی یەکەم 1 دابەزی، دەنووسم 1. لە هەفتەی دووەم 2.25، لە هەفتەی سێیەمیش 3. کۆیان دەکەمەوە 1 و 2 و 3 دەکاتە 3 و ببورن دەکات 6.25 کیلۆگرام نێوان هەفتەی یەکەم و هەفتەی سێم. ئەوەندە دابەزی. ئێستا پرسیاری دا ئەگەر هاتوو سازان دوای هەفتەی چوارەم واتە هەفتەی پێنجەم هیچ لە بارستایی دانەبەزی، ئایا هێڵی ڕوونکردنەوەی لە نێوان هەفتەی 4 و 5 چۆن دەبێ؟ ئەگەر هاتوو لە هەفتەی 5 هیچ 0 واتە هیچ لە هەفتەی 5 0 دابەزی، هیچ دانەبەزی، چ دەکە؟ هێڵەکەی کو دروستکەم؟ زان دەتوانم ئەوەی لەبەر چ ناتوانم؟ ئەو کات ئەوەتە لێرەیە ببور. ئەو کات هێڵەکەی کو دروست دەکەم؟ هێڵەکەی ئەوها دروست دەکەم چونکە هیچ نەهاتیتە خوارێ لە هەفتەی پێنجەم 0 کەواتە ئەتا بمەوێ خاڵەکانیش بە یەک بگەینم ئەوها دروستی دەکەم. ئەوها دروست دەکەم. بێگومان زۆر باشم دروست نەکرد، دەبی تۆزە چی لێرە بسڕمەوە. لێرەش ئەوها ئەو جە خاڵە چیشدانێم لێرە ئەو خاڵە ئەوها چونکە لە هەفتەی پێنجەم هیچ نەهاتە خوارێ ئەوە وابزانم ئەوهایە. ئەگەر ئەوهاش نەبوو نازانم کووە. ئەگەر سازان لە هەفتەی چوارەم ئەگەر سازان لە هەفتەی چوارەم هیچ لە بارستاییدا نەبەزی، نەک پێنجەم چوارەم نووسرایە، لە بارستاییدا نەبە هێر ڕوونکردنەوە لە نێوانی هەفتەی 4 و 5 چۆن دەبی؟ ئاخرەوە ئیشی ئەو کو دەبی؟ ئەوە کو دەبی؟
بەخۆی دەبا نووسرابە لە هەفتەی پێنجەم هیچ دانەبەزی، لە هەفتەی چوارەم 5:25 دابەزیە، لە نێوان هەفتەی 4 و 5 ئەمە نازانم چەندە، ڕەنگە ئەگەر لە هەفتەی ئەوەی ڕاستیبی نازانم پرسیارەکە کووە، چونکە لە هەفتەی چارەم لە ئێستاوە هەیە، بەڵام ئەگەر بەهات بە هیچ دانەبەزی بە لە هەفتەی چوارەم واتە سفر ئەوها ئەو کات ئەوها دروستمان دەکرد، لە هەفتەی سێم و چوارەم ئەو کات دروستمان دەکرد، بەڵام لێرە لە هەفتەی هەست دەکەم ئێرە هەڵک هەیە، دەبا نووسرا بە هەفتەی پێنجەم هیچ دانەبەزی، ئەوجا وەکو دروستم کردبوو هێڵەکە ئەو هایە، بەڵام ئەگەر لە هەفتەی چارەم هیچ دانەبەزی لە هەفتەی پێنجەمیش دەبی بزانم ناشزانم کەواتە ناتوانم، هەز دەکەم پرسیارەکە تۆزێک هەڵەیە. هەرکۆک هەبی واز لەو پرسیارەی دەینم، پرسیاری 11 مەودای کەمکردنەوەی بارستای سازان چەندە؟ مەودایەکە چێواتە گەورەترین ژمارەی بینم کە 5:25 کیلۆگرام دابەزیە، کەمی بکەمەوە لەگەڵ گچکەترین ژمارەکە یەکە 0 بزانم دەکات چەند مەودایەکە، دەکات 5 2 4 کیلۆ، 4:25 کیلۆ مەودایەکەیە، واتە ژمارەکان چەند لە یەک دوورن، یەکەچان یەکە گچکەترینیان ئەوی دیکەش 5 شتەکە. تەواو. پرسیاری 12 عەلی لە کێڵگەکەیدا کار دەکا، هەر ڕۆژێک 0.2 وابزانم ئەوە 0.2 کیلۆگرام دانەوێڵە دەدات بە یەک مریشکێک. ئایا چەند کیلۆگرام دانەوێڵەی پێویستە بۆ 5 مریشک لە 2 هەفتە؟ زۆر ئاسانە، ئەمن یەک ڕۆژی دەزانم، لێرە دەزانم یەک ڕۆژ 0.2 یەک ڕۆژ یەک مریشک، ئەدی ئەگەر 5 مریشک بوو وابزانم 5 مریشک بوو لە 2 هەفتەی، ئەگەر 5 مریشک بوو جارانی 5 دەکەم، ئێستا بووە دانەوێڵە بۆ 5 مریشک لە یەک ڕۆژ، هەفتەش 7 ڕۆژە، بەس چونکە 2 هەفتەم هەیە دەکات 14 ڕۆژ، کاتە جارانی 14 دەکەم. 0.2 جارانی 5 جاران 2 دەکاتە 1، کاتە ئێرە هەمووی کردیە 1، یەکەکەی دەینم جارانی 14 دەکەم، هەر دەکات 14، کەواتە 14 کیلۆگرام دانەوێڵەی پێویستە بۆ 5 مریشک بۆ 2 هەفتە. پێداچوونەوە. پرسیاری 13 زۆر ئاسانە، تەنیا کۆبکەوە خوێندکاری ژیر، 1 و 4 5 0 و 2 2 5 و 2 7 9 و 5 14 6 و 9 لەگەڵ 1 16 3 و 6 9 یەکیش 10 1 و 3 4 یەکیش 5 بژمێریشت هەیە. پرسیاری 14 دیسان 14 کەم 7 دیسان 14 کەم 8 6 ئەوجا 8 کەم 3 5 2 کەم 0 هەردوو 8 کەم 6 دەکات 2. پرسیاری 15 هاوکێشەکەم هەیە زۆر ئاسانە، دەبی بزانم ئەو پیتە دەکاتە چ ژمارەیەک، ئایا 11 کۆبکەمەوە لەگەڵ چ هەتا بکاتە 57. بێگومان ئاسانترین ڕێ هەتا بزانم پیتی دەکاتە کامە ژمارە 57 بینم
11 لێ دەرکەم 7 کەم 1 دەکا 6 5 کەم 1 دەکا 4 کەواتە شیکاری هاوکێشەکە پیتی س یەکسانە بە 46. پرسیاری 16 هەروە چ ژمارەك 16شی لێ بڕوە هێشتا 38 دەمێنێتەوە ئاسانترین ڕێ ئەو دوو ژمارانە کۆ بکەمەوە پیتی س یەکسانە بە 6 و 8 4دا 1 و 3 4 1 5. پرسیاری 17 ناوەند لێرە هەندێک زەدەنووسن ناوەند هەندێک زەدەنووسن ناوەندە هەز دەکەم ناوەند زۆر باشترە ناوەندە هەرمانای نییە ناوەندی ئەو ژمارانە ئەژمێر بکە 26 35 87 13 4 25 و 20 ئەمن دەبی یەکێک ئەو ژمارانە کۆ بکەمەوە کە کۆم کردەوە هەمویان سەرجەمیان کردێ 210 چونکە 7 دانەیە 1 2 3 4 5 6 7 دا بەشی هەفتی دەکەم 210 210 کە دا بەشی هەفتی دەکەم یەکسانە بە 30 کەواتە ئەوە ڕاستە هەرگیزا و هەرگیز ئەوە ڕاست نییە هیچ کات ناکاتە 83 چونکە گەورەترین ژمارە 87 و تەنیا یەک ژمارە هەیە و چونکە ژمارەی زۆر گچکەشم هەیە کەواتە ئەو 83 100% هەڵەیە بەڵام ئەوانی دیکە هەموو ڕەنگە ڕاست بان. پرسیاری 18 لێرە ژمارەی دەیم هەیە لێ دەرکردنە ئەو لە لای ڕاستی فاریزە 4 خانەم هەیە بەڵام لێرە تەنیا 2 ڕەنووس کەواتە بەخۆم دەبی سفری دانێم هەتا ئەژمێرکردنەکەم ئاسانبی 5 کەم سفر هەر 5 4 کەم سفر هەر 4 9 کەم 8 1 7 کەم 6 1 فاریزە دێتە خوارێ 2 کەم 1 1 1 کەم سفر هەر 1 کردیە 11 فاریزە 11 و 45. پرسیاری 19 دیسان چونکە فاریزە هەیە لە ڕاستی فاریزە دەبی خانەکان وەکو یەک بن بە خۆم خانەک زیاد دەکەم کۆ دەکەمەوە 0 و 7 هەر 7 9 و 7 16 6 و 5 11 یەکیش 12 فاریزە دێتە خوارێ 0 و 1 هەر 1 یەکیش دەکاتە 2. پرسیاری 20 دیسان هاوکێشەیە 42 کەم ژمارەك دەکاتە 28 ئایا 42 کەم چ ژمارەك دەکا 28 هەتا بزانم ئەو ژمارە چەندە پیتی س 42 دەینم 28 لێ دەردەکەم 12 کەم 8 یەکسانە بە 6 بە 4 ببور ماوە 3 لێرە 3 کەم 1 دەکا 1 واتە 42 ئەگەر 4 دەم لێکەم کرد 28 دەمینێ. پرسیاری 21 چ ژمارەك کە کۆی بکەمەوە لەگەڵ 8 دەبیتە 25 هەتا ژمارەکەی ببینمەوە 25 کەم 8 دەکەم 15 کەم 8 یەکسانە بە 7 پرسیاری 22 ئەو ژمارەی نزیکەوە بۆ نزیکترین 100,000 ئەو سێ ڕەنووسەی لای ڕاست دابڕینی یەکەکانە ئەو سێ ڕەنووسەش دابڕینی هەزارانە ئەو دووەش ملیۆنانە چونکە نزیکترین 100,000 واتە نزیککردنەوەکەم لە دابڕینی هەزارانە لە هەزاران یەکەمەکە 1,000 دوایە 10,000 ئەو پێنجەش 100,000 واتە پێنجەکەی نزیک دەکەمەوە یەکسەر چونکە پێنجەکەی نزیک دەکەمەوە ئەو ژمارانە ڕەنووسەکانی لای ڕاستی پێنجەکە هەمویان دەبنە سفر کەواتە چەند سفرم دەبی هەشتەکە 1 دووەکە 2 3 3 6 4 7 5 دەبی ئەمە لە لای 5 لە لای ڕاستی 5 دەبی 5 سفرم هەبی تەنیا 5 لێرە 5 سفرە ئەوە باشە
لێرە 4 سفرە ئەوە یەکسەر هەڵەیە 4 سفر نییە لێرەش 6 سفرە ئەوەش هەر هەڵەیە کەواتە یان ج ڕاستە یان ب بەڵام کامەیان ڕاستە یان ج ڕاستەیان یەکەم نەک ب یەکەم لەبەر جیهان ڕاستە 500 یان 600 بێگومان 600 ڕاستە چونکە ئەو ڕەنووسە کە زۆر نێزیی پێنجەکەیە کە دەیکەمە سفرە هەشتەکە چونکە گەورەیە ئەو پێنجە دەبی بە 6 کەواتە ئەوە ڕاستە 36ەکەش بێگومان چونکە لە لای چەپە هەروەکو خۆی دەنووسرێتەوە بێ دەستکاری هیچ دەستکاری ناکرێت لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 61 لە وانەیەکی نوێ باسی لاپەڕەیەکی نوێ هەتا ئەو کات هەر بژی